ئازان سڵاو خۆشحاڵین لە بەشی دووەمی بەرنامەی ڕاڤە بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنامەکەمان بەردەوامی هەیە دۆخی شانۆ لە کوردستان. ئەم تەوەرە گفتوگۆکەین لەگەڵ مامۆسای خۆشەویست مامۆستا ڕێباز حەمەجەزا توێژەر و شانۆکار. مامۆستا گیان خۆشحاڵین کە بەردەوام بین لەگەڵ جەنابەت و بەڕاستی بابەتەکەش ئەهێنێت کە گفتوگۆی زۆر زیاتری لەسەر بکرێ وەلەو باوەڕەشام کە بۆ داهاتووە کرێ ئەم بابەتی قسەکردن لەسەر شانۆی کوردی دروستبوونی کێشەکانی بەردەمی و چۆن ئێمە شانۆیەکی باشترمان هەبێت لە داهاتووە ئەکرێت تەوەر بێت و گفتوگۆی جیاواز بکرێ لەگەڵ بەڕێست و کۆمەڵە توێژەر و خەڵکانی شانۆکار و هونەرمەندان ئەم بابەتە گفتوگۆی زیاتری لەبارەوە بکرێ. پێم خۆشە ئەگەر بەشی یەکەمی بەرنمەکە قسەیەکمان لە بایەخی شانۆ و شانۆی کوردی بەر لە ڕاپەڕین کرد، شانۆ لە دوای ڕاپەڕین. یعنی ئەگەر ئێمە بەو جوهدەی کە لە پێش ڕاپەڕین کراوە و شانۆیەکی بەرگریکاری بووە، دوای ڕاپەڕین شانۆیەتە ناو دنیای ئازادیەوە و کۆمەڵگەی کوردی کرانەوەی زیاتر بەخۆیەوە بینێ. بەڕاستی بە جۆر لە جۆرەکان کرێ بڵین دەرفەتێکی زیاتریش بە هونەرمەندانە درێت، چ هونەرمەندانی شانۆکار، مۆسیقی، شێوەکار، هەموو داین لە ئاستە گشتەکەیە دەرفەتێکی تر ژیانێکی ترە درێتەوە بە هونەر. خوێنەوەی تۆ بۆ شانۆ لە دوای ڕاپەڕین چییە؟ لە ڕاستیاو و باسمان کرد لە پێش ڕاپەڕن و کۆمەڵە مشکلێمان هەبوو. ئەم شتە درێژکراوی هەتا ئێستا ینی دوای ڕاپەڕینیش هەم مەشاکیلانی لەگەڵ خۆیان نام کێشانە هەوڵی نییە چارەسەریکە. ئەمە یەکێکە لە خەلەلەکان هەموو یەکێکە لە کەم و کورتیەکان. کاتێککە باسی ڕێنسانسی ئەوروپیە کرێ یەک دنیا خوێندنەوە بۆ کلاسیکە کرێت جارێکی تر، هەم لە ڕووی توێژینەوە بڕۆ بەدەیان دراسادێتە بەردەسەت، هەم وەکو خوێندنەوەی و میراتە دەوڵەمەنی کە هەیەە. بەڵام ئێمە هیچمان نەبووە لە سفرەکسراتی نەسەر شانۆیەکی بەرگری بە هەموو جوانی و ناشرینەکانی و قۆناغە بە هەموو باشی و خراپیەکانی و کە من ڕێزێکی زۆرم هەیە بووانە. گەر ئەوان نەبوونایە بەدڵنیایمە و شێشمان پێ ناگەشت کە ناوی شانۆیە دوای وایسە بمانوتە هەرێ چی بکەین ئمە شانۆمان بۆ نییە ئەچی بەچی ئەوترێ شانۆ. ئەمە پرسنێک سناکە بوو. بەڵام دوای ڕاپەڕین دەرفەتێکی باشتر بوو، ئەکرا ڕێنیسانسێکی شانۆیی وایە بۆ ئێمە، ئەکرا دەیان کتێب و سەرچاوی گرنگ هەبوو هەرچەند کەمنین ئەو نووسەرانی کە لەو مەجالانە ئیشیان کردووە و ڕێزم بۆ زۆربیان هێ زۆربیان هاوڕێ و دۆستی نزیکن. بەڵام لەگەڵ ئەوشا ئەوانیش هەر بە هەمان بێخەمیەکەی پێشەوە هاتن، بەڵام چوونە قۆناغێکی تر بەهێنانی زاراوی تازە، بەهێنانی مفرەداتی تازە، بەهێنانی فۆرمی شانۆیی تازە هاتن شتێکی تریان کرد کە ئەم جاریان بەڕێی من شتێکی هەم باش و هەم خراپیش لە هەمان کاتە. ئەم ئێمان ئاشنا کرد بە جیهانێکی تازە. بەڵام ڕوبەڕی ئەوەش بووینەوە کە دیسانەوە کێشەی ئەرشیفمان بۆ دروست بوو، دیسانەوە کێشەی توێژینەوەمان بۆ دروست بوو، دیسانەوە دابڕانێک لە بینی وای لێکردین ڕاپەڕین ببێ بە سنوور بۆمان بڵین ڕاپەڕین شتێک بوو، پێش ڕاپەڕین شتێک بوو، دوای ڕاپەڕین بیا ئاقسی تیا بکەین، یان پابڵین جیلی زێڕین و پاش زێڕین، کە لە ڕاستیە ئەم جۆرە زاراوە داتاشینە زاراوەیەکی دەستکردی نامەدروسە، واتە دراسەکراو نییە، توێژینەوەی لەسەر نەکراوە، ساخ نەکراوەیە، قسەیەکە و وتراوە وتوانە پێش ڕاپەڕین ئاوا کراوە وتوشانە سەردەمی ڕاپەڕنێمە ئاواکەین بە حکومیکە خەڵکە چووە دەرەوە سەفەرکردن ئەکرا تا ڕادێکی زۆر، یان ئەو کەسانی کە لە ئەوروپا ئەگەڕانەوەمانە کاریگەریان هەبووە. بەڵام بەگشتی دوای ڕاپەڕین ئەکرا سەردەمی ڕێنسانسی شانۆکەی ئێمە بێ. بەڵام ئێمە ڕێنسانسمان لە چیا کرد؟ دام و دەستگای شانۆیمان دروست کرد؟ هەوڵمان نا سەرچاوەی دارایی بۆ شانۆ دروستکەین، هەوڵمان نا دەستگا ئەکادیمیەکانمان وەکو پەیمانگا بە تایبەتی هەوڵیا هەموو ئەو بنەما ئەکادیمی زانستیانی کە لە دنیا پەیڕەویەکردن لای ئێمەش بە هەمان شێوە بڕن بەڕێوە. ئایا ئەمە هەوڵمان نا لەسەر بنەمای پەیوەندی چی پێڵێن لەسەر ئەساسی ئەو ستانداردانی کە بۆ هەڵبژاردننی ئەکتەر و بۆ کارکردن و بۆ بنەما ئەمە شتانەمان بیناکرد لە ساڵی 90ەکانە؟ ئەڵبەتە من ئێستش ناتوان بڵم ئایان لەبەرەوەی کە دیسانۆ من لەو تەمەنانەیە کەسێکی توێژەر نەبوو، یان با بڵین ئەگەر بینەریش بوو بێتم بینەرێکی مناڵ بووم، ینی ناکرێت لەسەر حساب کرێ، تەنها بینەر بووم و چووم و بینیومە یان تی نەگەیشتوم یان حەزم لی بووە. ئەمەش بۆ توێژینەوە بە کەڵک نایە، واتە لە ڕووی زانستی هیچ پێگەیەکی نییە ناتوانین ئیشی لەسەر بکەین. بەڵام ئەو کەسانی کە ئیشیان لەسەر کردووە بۆ منانێک دەستگا هەبووە مەلەفێکیان دروست کردووە لەسەر شانۆ، کۆمەڵە دەرهێنەر و ئەکتەر و شانۆکار قسەیان تیا کردووە. بەڵام ئەو قسانە هیچیان ساغ نەکراونەتەوە، کەس نازانێت مە قسەی خۆیەتی یان لە سەرچاوەیەک وەری گرتووە، یاخود بینەر بۆ لە شوێنەکەی وتووە، یاخود تەرجەمەی کردووە و بەنای خۆی بڵاوی کردووە. ئەمانە
شانۆکەمە پڕ لەم جۆرەشتانە ناتوانین بە کۆنکرێتی بە کەس بڵین وات کردیانە هەرچیش کرابی هەرجی دەستخۆشیە بەڵام ڕێنیسانسێکی شانۆی بێمە نێنە پێشەوە پینەوتی نەم شانوی پێش ڕاپەڕی خەلەلی چی بوو کە زۆربیان دژایەتیانەگرت یان لانێ بلایەنگیریان کردبێ ئەمە تۆز ئەمە کێشە ئەنێتەوە لەبەروی کە لە ڕووی توێژینەوە حساب ناکرێت یان نا هەژمێر بە چی بە نەهەژمێرراو بە نەحساب بۆ نەکراو تۆ کاتێک دەتوانانی شتێک سای بۆ بکەی کە توێژینەوە هەبێت کە سەرچاوت لە بەردەسا بەڵگەکان ساقی بکەن و چیت کردووە ببین لەم سەردەمانەیە کۆمەڵە زاراوە پەیابوون کە لە کۆتایی هەشتاکانەوە دەست پێکا بەڵام لە نەوەدەکانی تر دەست پێکا بە زاراوی ئەزمونگەری و پۆز مۆدێرن و مۆدێرنیکردنی شان و ئەم قسانە کراوە بەڵام تا چەند ئێمە شانۆکەمان بەو شێوەیە خوێنراوەتەوە یان با بڵین تاوانی بینەرێک وەرگرێک چییە کە نازانێت پۆز مۆدێرن چییە و لە شانۆکەی تۆ تێناگا ئەمەش دەهبڕانێکی تر دروستەکە دیسان لەگەڵ بینەرادا بڕێی دیسان لەگە خەڵک نەبێت تێنەگەیشتن دروستە بێ وای لێ کۆمەڵە خەڵک ئەگەر بینەری شانۆش بوو بێتن دووشتیانەوە یانە تا بێم شانۆی کۆمیدی و هەزەلی بێ یان ئەبێ باسی معانات و مشکلەکانی و خەڵکە بکە کە هاتوون بیت مەسەن کێشێکی ڕۆمانسیە کێشێکی کۆمەڵایەتی سیاسیە دژی حکوومەتە ئیتوردۆ دیسانە قەناتەکە بەکارێنێ ئەگەر ناشانێکی هوەریت کردبێت لە نەوەدەکانیشا بینەری نەبووە ئەگەر هەدەفەکەتەوە بێ هوەر بێ و خەڵک چێژی هوەری و زەوق و سەلیقە و شاری بەرزکەیتەوە دیسانەوە هەر هاتۆ بۆی پێ بکەنێ تعلیق با لە حکوومەت مەسەلە مشکلی هەیە لەگەڵ دام و دەستگایەکە یان ڕقی لە کەسێکە حەزەکە ئەو بۆ شێبە شانوێکی لەم جۆرەمان هەبوو یان هیچ کەس تێنەگەیشت و توێت ئەمە مۆزوعی فەلسەفی و کێشەیەوە نییە کە کێشەیەمە نەبێ بۆ هاتوین بۆ سێری ئەمەوسا دەست خۆش بێت بە سەبارەت بۆی کە کۆمەڵە چەمک و زاراوی تازێتە ناو شانۆوە و هەندێک خوێندنەوەی تازە هەندێک تێفکرین تازەژێتە ناوەوە ئەنی ئەمە کاریگەری نەبوو لەوەی کە بۆ نمونە ئەگەر پێش ڕاپەڕین شانۆیەک بوو بێ زیاتر کەرەستێکی خۆماڵی بوو بێ ئەوانەی شانۆنامەکانیان نووسیوە زیاتر پشتیان بە توانە ناوخۆیەکە بەستووە ڕەنگە زۆر ئەو ئاگاداری و ئەو هۆشیاریە باشە نەبوو بێ سەبارەت بە دەقە شانۆیە جیهانیەکان سەبارەت بە شانۆ پێشکۆتۆکانی دنیا ڕەنگە بۆ نمونە پێش ڕاپەڕین ئێمە لە ڕووی فکرەوە تۆزە سنووردارتر بوو بێتین لە دوای ڕاپەڕین ئەو کرانەوەیە کاریگەری نەبوو لەوەی کە بۆ نمونە دیدی ئێمە بۆ شانۆ بگۆڕێ و ئێمە شانۆ بە جۆرێکی تر هەڵسەم جێنین و لە قوتابخانە جیاوازەکانی شانۆ تێبگەین هەوڵ بین لە قوتابخانە باش و پێشکەوتۆکانی بە تایبەتی کە جەنابەت باسی مۆدێرنە و پۆست مۆدێرناکەی کەڵکی زیاتری لێوەربگرین قسەکەت زۆر جوانە خۆمە شەرم قسەیاکەین بەڵام پێش ڕاپەڕین وە نەبیوان ئاگیان لە هیچ نەبوو بێ باکسەوە ئەوان ئۆنی ڤیسیڤالەکانی دنیا گەڕاون و نەتیجەشیان زۆر باش بووە بەڵام وەک پێم وتەوە قۆناغە داواکاریەکی هەبوو بۆ شانۆ بۆ جۆرە هاتناوێمە بیت بە هەموو باش و خراپیەکانیەوە تیۆریزە نەکراوە هەر قسێکی تیاپین بۆ چوونە ئیتەم بۆ چوونە لە کەسێک بۆ کەسێکی تێگۆڕە دوای ڕاپەڕین ئەبوو سوودی وەربگرتە ئەبوو مادەم ئەم زاراوانە ئەهێنیت ئێمە پەیمانگای هونەرە جوانەکان لەم ساڵینەوە دەکانەکە لە ئەوجی خۆیان بڵێن لە لووتکەی گەشانەوە و ئینی خۆیان بوو ئەیتوانی شتی زیاتر بکە کە نەکرا ناڵین جوودیان نەبووە ناڵین کاریگەریان نەبوو زۆر بۆ کاریگەریەکان ئەمەنە زۆر بووە کە ئێمە ئێستا بەخیلیە بین بۆچی نەتوانراوەکو و پێویست بیژێنین یان نەماتوانی سوود لەو ئەزمونە وەربگرین بە جۆرێکە جارێکی کە سەر لە نێمەم ڕێنسانسە دروستکەینە ناو شانۆیە بۆ نمونە باسیەکەن ئەو قوتابخانانی بەڕێز باسێکی چۆن هاتنە ناو ئێمە مەسەن بۆ یەکەمین جار قسەی واقعی و ڕۆمانسی و ڕەمزیە تۆمان هاتنە ناو ئێمە بەڵام ئەم قسانە نەبوون بەکردار لە پاڵی کە نەبوون بەکردار هاتن ئەیان نووسان بە ئیشەکانیانەوە بۆی کە تۆ لە ئیشە کتێ بگەی مەفروض و بچیتە هەموو کتێبشتە بخوێنیتەوە بۆی کە بزانیم شانۆی باسی چیەکە ئەگەر بۆ یان نێنێش قسەی تیابکەیان بۆت نەبۆ قسەی تیابکە یانگە قسەشە تیاب کردە ئەنو تۆ لی نازانی لەم شتێکە لی نازانم بۆچی هاتوون بۆ سەیری کەواتە من جۆ لە گۆرانیە بۆ گرم کە ئەساسان حەزم نییە باشە من سێرم شانۆیە بۆ بکەم کە نامێ سەیری بکەم یان بێزارم ئەکا یان بۆ نمونە هوشیاری من لەو ئاستانێلانی ئیشەکە زۆر هوەری بوو بێ بەڵام من تی نەگەیشتم بەڵام بەگشتی کە تۆڵی شانۆی پۆزمۆدێرنم هەیە زۆر گرنگە ئیش بۆ بکەی پۆزمۆدێرنەکانی ڕۆژ ئاوا هەمانەوە پۆزمۆدێرنانەکە لە لای ئێمە ئیشان کردووە ئەوانی کە ئیشان لە ناو سمبولیزما کردویان لە ناو ڕێبازە ئەدەبیەکانە ئیشان کردووە هەمان ئەو ڕێبازانن کە لە ڕۆژ ئاواشا هەبوو یان شتێکیان نێناوە کە لەو چووە زۆر گرنگ آخر تۆ سێبەری دارەکە و بینیان دارەکە خۆی بینیوە درەختەکە خۆی بە تەواوەتیە بینی یان سێبەری درەختەکەت بینیوە ئەمە کە لە ئەفلااتون لە ئاشکەوتی شاباسێک ئەمە حەقیقەت خۆی بینین یان سێبەری حەقیقەتە بینین ئەمە گەڕاینەتەوە بۆ چی شتێک بۆ
تێگەیشتنی منیش هەر کۆنکرێتی نییە ئەبوو ئەمیش دیسانە بە توێژینەوە ساک بکرێتەوە ئایا بەڕاستی ئەم پۆز مۆدێرن و ئەم ئەزمونگەر و ئەم مۆدێرنیسانی لای ئێمە لە شانوێ بەڕاستی وایان ئەکرد بەچی ئیسلمێنن چ بەراوردێک هەیە لەو سەردەمانە چەند توێژینەوەمان هەیە لەو بوارەیە مەسەڵەن چەند کتێبمان هەیە ساقی کاتۆ کێمە لەو سەردەمەیە ئاوامان کردو و شتانە هەمی بۆ ستانداردانە بووە کە لە وڵاتێکی و دانیمارکیان لە فەڕەنسا کراوە ئەگەر هەشە لە مەقالات و لە کتێبی سەطحی ئەوانی کە ناچنە ناو بابی توێژینەوە لەم بوارانە هەیە مخۆم چەند کتێبێکم لەبەردەستە کە باسی مۆزوعانەکەن بەڵام دیسانەوە هەر وەکو ئەوانی پێش ڕاپەڕین دەقیان خوێندوێتەوە ئێستاشی لەگەڵا بێ خەڵکێگەیە شانۆنامە بۆ ئازان بێت چیرۆک بێ کارکتەر بێت دیالۆگ بێ نازان ئەو کۆمەڵشتی تیا بێ اینجا پێوتە دەقی شانۆنامە کە لە کاتێکا بۆی هەیە لە مەقالێکە لە دیالۆگێکە ئەکرێ و شانەش هەر هەبن بەڵام پێشی ناوترە شانۆنامە جیازەکە چییە ئەمە ئەو شتێکە جیلی دوای ڕاپەڕین نیان کرد ڕاستەکەی ئەگەر کردی بێت کرد و کاڵ بۆ یان لانی کەم ئەکرێ بە بەڵگە و دەلیل کە من بەڵگە و دەلیلم پێ نیە بڵێم وایە یاوانە من هەر ڕێزم هەیە بۆ جوودەکان و هیچی تر وەڵام مامۆستا من ینی لەو ئینەوەی زۆر بەرساو ڕۆشتم لەوەی کە ئەگەر شانۆی کوردی نەیتوانێت بە باشوەر بچەرخێ پەیوەندیم بەم پاشخانەوە هەیە پەیوەندی بەم ڕابردوو و بەم مێژوە هەیە لەوەی کە ئێمە مێژوویکی باشمان نییە لە ناو دنیای شانۆیە بۆ نمونە نەمادی بە عەقڵێکی ئەرشیفی نهاتوین ئەو دەقە شانۆیانە ئەو شانۆیانە ئەرشیفکەین و لیان بکۆڵینەوە توێژینەوەیان لەبارەوە بکەین بیانکەین بە بابەتی گفتوگۆ کە ڕەنگە بەشێ لەو دەقە شانۆیانە کە ئەگەر کرابێتن بە شانۆیش و پێشکەش کرابێتن دواتر هیچ ئاساوارێکی تری لە دوای خۆی جێ نەهێشت پێ بۆ نمونەوەی کە خەڵکانێک بێن خوێندنەوەی بۆ بکەن لەسەری بنووسن لە گۆشتی جیاواز واڵی سنگجێنن پێم خۆشە قسەی لەسەرەوە بکەین مامۆستا لە دوای ڕاپەڕینەوە گروپەکانی شانۆی زیاتر نەبوون ینی ئەگەر بۆ نمونە جوهدەکانی بەر لە ڕاپەڕین شارەکان بچووکتر بوون ژماری هونەرمەندان کەمتر بوون ئەو دیکتاتۆریەت و باڵەدەستی تاگڕەوی کە لە هەرێمی کوردستان لە عێراق هەبووە لەو زەمانە دەرفەتیەوەی نەیاوە کە خەڵک بپەرژێتە سەرەوەی کە ڕوو لە شان و لە سینەما لە هونەر بکە دوای ڕاپەڕین فەزایەکی باشتر نەبوو لەوەی کە ژماری هونەرمەندەکان زیاتر بێ ژمارەی تیپە هونەریە شانۆیەکان گەشە بکە حتا وای لێ بێت ژماری ئەو شانۆیانەی پێشکەش شەکرێن زیاتر بن لەوەڵەوە لە بەش یەکەمیان بەردامیا شتێکمان باس کرد لەگە بیرت مابێ وتمان پەیوەندی شانۆ بە شار و بە دەستگاوە هەیە کاڵی دەستگاش ئۆتۆماتیک تۆ سیاست دێتە بەرچاو سیاست بەمانە حیزبەکەینە بمانە فراوانەکەی سیاست وەکو هونەری بەڕێوەبردن باشە ئێمە لە پێش ڕاپەڕین ئەگەر سیاسەتێک هەیە چەپاندن و زەخت و ئەم شتانە بۆ موەسسەسەی نێشتە دروست بێ ئەگەر دروستیش بوو بێ هەرزوو یان لە ناوی بردووە یان سانسۆری کردویان هەشتێکی لێ کردووە دوای ڕاپەڕین خۆتنی تۆزە مەساحەیە کرایەوە بەس چەند دەستگای هونەریەکانمان تا چەند موەسسەساتی ئیشان کرد دەستگایی واتە بۆ نمونە گۆڕینی سین هونەرمەند بە سات ئەم دەستگای هەر بەردەوام بێت یان با بڵین ئەگەر ئەم کەسانی ناوم دەستگایە ئەم بەرهەمەیان کردووە چەند دەرفەتیان نابوانی دەروی خۆیان بێنە ناوەوە هەم بیخوێنەوە هەم بینەر بن هەم ئیشکەر بن تایە ینی یەکێک لە مشکلەکانی ترمان ئەوەی لە ناو دەستگانە وەکو وتم لە بڕێم بە سیستماتیک نەهاتوو ئێمە ساحەبی و مێژوەنین و زیاتر لایەنە نەتەوایەتیەکەی زۆر زاڵ بۆ بەسەرمانە و ئەم جیلەشی کە دوای ڕاپەڕین هاتووە یان نەیدیوە یان نایەوی بینی یان ئەگەر بینی بێتیشی ئەوەنی چەشتووە ئەوێ زوو بەم شتە بگایان زوو لەم شتە تێپەڕێ بۆ ئەمانە هەمی ئەمانە کێشە نەکرێت بە وردی قسەیان تیا بکرێت بەڵام دیسانوار و کێشەوەمان بۆ دروستە مەم شتانمان ئەرشیف نەکراوە یانەگە کرابێتی ئەرشیفێکی خراپ کراوە دیسا من هەر پێ لەسەرەوە داگم کەشت دەستگایی نەیکرد ئەنی بە سیاست نەکرا موەسسەساتی نەبوو ئەم پەرتەوازەی دروستە تیپی زۆر دروستە بێ بەڵام تیپەکان لە ڕەنگە لەیەکە چن لە دەنگیانە لەیەکە چن یەک پڕۆ پرۆگرامیان هەیە یەک شێو پەیڕۆ پرۆگرام یەک سیستم ئیوا بەڕێوە یەک جۆر بودجیان هەیە هەمویان یەک جۆر دەستکەوتیان هەیە هەمویان یەک جۆر هونەرەکەن یان ئەگەر بیکەن لەو نەچی زوو بەر نەعلەت و نەفرەتیوانی ترەکەی کە تۆ لەوان ناچی یان مەسەلەن جیاوازی ناکرێ یان تاقیکردنەوەی شتی تازە ناکرێ ئەگەر بشکرێ ئەوێ بە زەبری شتێک بیکە کە خەڵک سواری شەپۆل ببی تلۆ شەپۆل دەست پێکە لە ناوەڕاستی نەوەدەکان بەرۆژوڕۆی کە من ئێستا هەستی پێەکەم لێو دەست پێکا کەیتر تۆ بۆی کە خۆت جا بکەیت تۆ بێ شتێ بکەیت جەماوە ڕازیکی لە خۆ ئەم جەماوەرەش بەبێ باگراون کە ئەمە خۆمان شانۆکەمان باگراوندی زعیفە وەرە بێنە خەڵکێک پشت بە کۆمەڵە خەڵک بەسە کە بینەریش نەبوو بێتن
لە پڕێکاتۆ بیشتێکی بۆ بکەیت دەما و دەم ئەڕواتە ناو خەڵک سێرەکەی شەعبەوێت دروستە پۆپۆلیزم دروستە بێ تۆ بۆ ئەوەی کە زۆرترین بلیت بفرۆشە و ڕێگەی بەکارێنی ئیتر کاری ڕاوا و ناڕەوا هەرچی بێ بەدەمتا ویمە بلیت بفرۆشی لاخرا بڵێ من ڕێژەی بینەرەکان ئەمە بوون لە کاتێکە ئەکرا بە شێوەیەکی کە بوویان مەسەلەمە چەند ئیشمان لەسەر بینەر کردووە بینەر دروستکەین تەماشاکارمان زۆرە یەتە دەرەوەڵە گرنگە بەس پێڵی بۆ نازانێ پێڵ بەخوایشێکی جوان بوو بەس کە پێڵی چۆن جوان بوو چونکە لەبەرەوەی کە باگراوندی نییە و بینەری شتی جیاواز نەبووە ئەم شتە تەرکیزی بردووە کە لەم دقیقە ئەم حەزی لەم شتەیە جا گەرمی و ساردی هۆڵەکانمان مەسەڵەیەکی کتە لە گرفتەکان تەکنەلۆجیای سەردەم چەند بەکار هاتووە لە نەوەدەکانە بۆ کاتە تازە بووە بەڵام بۆ ئێستامان هەستەکەی هەر هەمان کەرەسە بەکارێ بۆ دوای کرێ باسیکەین بەڵام بەگشتی شانی دوای ڕاپەڕین بێبەش نەبووە لەو کێشانی کە پێش ڕاپەڕین هەیبووە بەڵام بە فۆرمێکی تۆزێت گۆڕاو ینی وەکوا دەرکەوێت بازێکی یاوەیان پێشکەوتووە بەڵام لە ڕاستیان یەک توێژینەوە نییە بیساقی کاتەوەکەم ئەم قەبسەیە ئەم بازدانە لە چوا بوو پیشانمان بە ئەو دەستگانی کە پێش ڕاپەڕین دروست نەبوون دوای ڕاپەڕین دروستمان کردن ئەو تیپانی کە دروست بوون لێکتری ناچن یان ئەو تیپانی کە هەن جیاوازی قوڵ هەبێ لە بینیانە یان با بڵێن کێشەی فکریان تەرەح کردە بیان زۆر خەمیان بوو بێ لە پاڵ لایەنە پراکتیکیەکە لایەنە تیۆریەکەشیان قایمکەن چەند شتی وامان هەیە تیپمان هەیە جمهوری زۆر بۆ ڕقەمیەک بووە بەڵام سیرەکەی تەنانە ئەو شان و نامەی کە پێشکەشیان کردووە خۆیان نووسیان هەر کەسێ نووسێتی نازان بەڵام با نەچینە ئەوە بەڵام بڵاو نەکراوەتەوە ئیتر بیانۆکی هەرچیەکە منێ ساڵم تا بڵاو نەکراتەوە یەکێ لە ڕوکنە ئەساسیەکانی دروستبوونی شانە تیۆرە تێناگەم تۆ پشت بەچی جیاوازی لە من کاتێ نە تیۆرە تێنە ڕوئیا تێنە نەتیپەکە و لە من جیاوازترە نەبوو سەرچاوی بوو جەو لە من جیاوازتر چی شتێک کە تێبی سەرمێنێ تۆ گۆڕانکاری دێ لە قۆناغی پێشخۆت تەنیا لە هەنێک مامەڵە و سلوکا گۆڕابێت مەسەلەن من ئاوا جوڵامەتێکی کەشتێکی کەی کردووە لە هاچێ لەوا جیاواز بێ بەڵام دیسان ئەمەشار ساغ ناکرێتە من ناتوان بۆت بسەلمێنم ئێستا من ڕوبەڕێ بمەوەی یەک تۆمەتی و بخاتە پاڵم بۆ تو وات پێ و دوینەوەم نەوەڵە لەبەرێکی بۆم ساغ نابێتەوە بەڵگەم لەبەردەستانیە ناتوانم هیچ دۆکۆمنتێک بسەلمێنم کە ئەم کەسە شانووی کردو منی کردووە بەڵام ئەتوانم بڵێم ئەمە بینەری زۆرتر بوو لەوەی تریان بەپی حەسەب و قسان و داتایانی کە خوانێڵن بەجینا یەک بەڵگەمان پێێنێ ساغ بێتەوە کە بڵێ ئەم بینە چونکە بینە ڕاستە ڕقم زۆر گرنگە بەڵام کاتێک گرنگە کە هوشیاری لەگەڵا بێ وستاز ئەگەر قسێ بکەین لەسەرەوەی کە دوای ڕاپەڕین پەیمانگای هونەرە جوانەکان دروستە بێ دوای 10-15 ساڵێک کۆلێژی هونەر دروستە بێ لە زانکۆی سلێمانی لە زانکۆی سەلاحەدین لە دوهۆک ئەم ئەکادیمیانە چەند توانیانەوەی کە ئەگەر هونەری کوردی بەر لە ڕاپەڕینیان لە چەند ساڵی سەرەتای ڕاپەڕینە بە جۆرە لە جۆرەکان هونەرێک بووە کەمتر پشتی بە ئەکادیمیا بەستووە و دەستگای معنی لە پشتەوە نەبووە ئەو خەڵکانی تایە بوون پشت ئەستور نەبوون بە توێژینەوە بە بابەتی تیۆری بەڵکو زیاتر عەشقێک بووە ئارەزوویەک بووە جۆرێک بووە لە خەباتی سیاسی یا مەدەنی بەڵام لە دوای ڕاپەڕینەوە قۆناغ بە قۆناغ ئەکادیمیاکان دروستە بن پەیمانگای هونەرە جوانەکان دروستە بێ بە چەند ساڵە دواتر کۆلێژی هونەر دروستە بێ لەناو ئەم کۆلێژی هونەرای ئێستا گە تەماشا بکەی بەشی میوزیک هەیە بەشی پەیکەرسازی هەیە بەشی شانۆ هەیە ئەمە چەند توانی کاریگەری هەبێ لەوەی کە ئەو ڕەوتەی کە شانۆی کوردی پێ هاتوو کە ڕەوتێکی زۆر ڕوون نییە بەردەوام نەبێت قۆناغێکی تازە بێتە پێشەوە مێژووی شانۆی بابلە پەیمانگەی و نەرەجوان کاگەڕێتەوە بۆ هەشتاکان کۆتایی هەشتاکان نەک بۆ نەوەدەکان لە زولقەرنەینە دوو سەردەمی بڕیوە بەڵام لەگەڵەوەشا پەیمانگا وەکو دەستگایکی ئەکادیمی زۆر گرنگە چونکە تۆ بۆ یەکەمین جار شوێنێک هەیە گەنجێک لە قۆناغی ناوەندی تەواکە باڵێن بنەڕەتی ئێستا قۆناغینەوە ئەیە بچێتە مەرحەلەیەکی ترەوە شوێنێکی ڕووی تێ بکە ئیتر بۆم لە حەزانەشی کە لەسەرێتی لەسەر شێوازی وەرگرتن و ئەو تاقیکردن بەکەم و کوڕەکانیشەوە بەڵام گرنگەوە قۆناغێکی زۆر گرنگە تۆ هەوڵ بی خۆ بە زانستی بکەی هەوڵێکی گرنگە بۆ بە دامەزراوەیکردنی شانۆ ئەمە زۆر لەبێ بیخێنە قەوسام شتا هەوڵەکە بۆ بە دامەزراوەیکردن و هەنێک بنەماشەی ئەچەسپێنرێت لە ناو شانۆیە بەڕاستی ڕۆڵەکەی گەرتەوە پەیمانگەی و نەرجوانەکان بەڵام دیسانەوە یەکێ لە خەلەلەکانی ترێ و دەستگانە ئەوەیە لە پاڵ ئەو لایەنە توێژینەوەیکە نوقسانی هەر هاتووە لەگەڵمانەوە تا ئەسش بەردەوامە یەک لایەنی تری هەیە کە زۆر مەترسیدارە سەرسامبوونە بە خەڵکەکانی بە خەڵکی ئەماتۆر واتەوانی دەروی ئەکادیمێ ئەمە یەکێکە لە مەترسیەکان زۆر جارە بینی کەسێکی ئەکادیم بە دکتۆرایەکەوە ئەچێتە بەردەستی کەسێکی ئەماتۆر
کە سەرلەبەری نمایشەکەی نمایشێکی بازاڕی ناهونەریە و ئەسڵان پۆپۆلیستیە بەس بۆ ئیشە کابلی زۆر بفرۆشێ ئیترا کۆمپانیای لە پشتیانکی لە پشتەوە حەقی شەرعی خۆشێتی ئێمە لەگەڵ قەدەغەکردنی بەڵام دیسانە ڕوبەڕێ پرسیارە لۆجیکیەکە بنێ 2 پرتەقاڵە کاتە چەند ئەمە کێشەی ئێمە ناوەندی شانۆیی ئێمە پڕە لەم قەرەباڵخێ لە 3 پرتەقاڵ بە 1 کیلۆ کێشین ئەمانەی کیلوێ شەکر لەگەڵ کیلوێ سێوە یەک پێوەرمان هەبێ کە لە ڕاستیە مەفروض وایان وا پێویستە ئەکادیمیەکانمان زیاتر پێ لەسەرەوە دابگرن ئەم نوعی خۆیان بپارێزن جیاوازەکان خۆیان پارێزن بە پێچوانەشەوە ئەوانی ئەماتۆرن و حەزیان لێ شانۆکن بە ئەوانی شەبن بەس بە نوعی جیاواز نەک هەر بە ماوەیەک و سوار شەپۆلێ ببن خەڵک حەزی لە چێم ماوەی هەمووی ئەوە جۆرە ئیشکردنە دوای ماوەکی کە جەماعەتێکیان بەنای ئەکادیمیەتەوە ئیشەکەکەن هەمیان هەر بۆ نوعە ئەلێ ڕووی تێمە دابڕان دروستە بیانەوە تا ئەو خەنە بەری خیانەت و وانەوە کە تۆ کابراایکی شەکی خەڵک لێو تێناگەیانە چیتە بەرێو جەماعەتەوە کە هەموو شتێکەکەن بەس بۆی خەڵک پێ بکەنێ ئەمەشە کارەساتە هەردووکی بۆ ئێمە لە ئێستا کاباسی توێژناکەین زۆر گرنگە توێژەر دروستکەین بۆی کە ئەمەمان بۆ ساختاتەوە لە ڕی پسپۆڕێەوە ئایا بەڕاستی ئەمەی کە ئەکرێت بەناوی ئەکادیمیەت ئەوی بەناوی ئیشی ئەماتۆرەوە کرد ئام دوانە هەردووکیان لە قۆناغێکی تەندروست و باشە ئەو ساگەر بگوازینەوە بۆ ئەم چەند ساڵەی کۆتایی ینی تیپی شانۆیەکان بزاوتێکیان هەیە ئەبینین ژمارەی شانۆیەکان زیاتر بوون و بە جۆر لە جۆرەکان پێشوازی جەماوەریش لە شانۆ لە ڕوبەرێکی باشترایە ینی بە جۆر لە جۆرەکانەوەی کە هەر لە سەرەتای بەرنامەکە لە بەش یەکەم جەناب شامەژۆ پێکرد شارەکان ئێمە گەورەتر بوون و خەڵکەکان تا ڕادێکی زیاتر کرانەوەی باشتریان بە خۆیانەوە بینیوە خەڵکی ئێمە سەردانی دەرەوەی کردووە خەڵکانی دەرەواتون و تاریمی کوردستان ئاڵوگۆڕێکی کولتوری هەیە کە کەم تا زۆر کاریگەری هەبوو لەوەی کە خەڵکی ئێمەش ئارەزووی بینینی نمایشی فیلم کە بچێتە هۆڵەکان بۆ بینینی شانۆیەک بەشداری کۆنسرتێک بکە هەستەکەی ئەم چەند ساڵی نزیکەی بۆ نمونە لە 2010 بۆ ئێستا لەم 4-5 ساڵی ڕابردووە گۆڕانکاریەکی تر هەبێت تەوژمێکی تازە هەبێ جوهدێکی تازە هەبێت لەوەی کە ژمارە شانۆکان زیاتر بوون و جاروبەرنی بناو بناوە بینین لە قەزاو نەحەکانیش شانۆ پێشکەشەکرێ خوێنێتەوە بۆ مەچیە یەکێک دۆ شتانی کە تەئسیری هەیە لەسەر شانۆ بەگشتی لە جیهانەوە لە کوردستانیش تەکنەلۆجیایە و لە هەمان کاتەمە بە دیوێکی نەرێنیش کاتۆ بەلای ئێمە چونکە لەگەڵ تەکنەلۆجیای سەردەما زۆر نەڕۆشتوین ناڵین هەر ناڕین بەس لەگەڵی نەڕۆشتوین دیوەکەی تریشی ئەوەیە کە ئێمەش بەڕاستی ئەو کۆششەی کە لە کوردستان لە هەموو ناوچەکان بەبێ جیازی بە قەزا و ناحیەکانیشەوە گۆڕانکاری گەورە لە شانۆ ڕوویاوە و زۆر جارینە دەرەوە هەنێک نمایشێگە دڵمان قەنەعەتی پێنەکە هۆکارەکەی کوالەتی تاک گۆڕا وشیاری تاک زۆر بەرز بۆتەوە بە بەراورد بە ساڵانی نەوەدەکان و پێشنەوەتەکان خەڵک زۆر وشیارە بە مۆبایلەکەی باشترین کوالەتی شانۆیە بینێ قەت دە تۆ خۆش نابێن نمایشێکی کرد و کاڵی پێشکەشکەی بە هەفتەیەک و 2 هەفتە و بڵێوە نمایشە ئەو شتێکی لێت داواکارەکەی گۆڕێ بۆ ئەگەر قەنەعەتشی پێنەکە بەلای منە زۆر نۆرماڵە کەسێک لە نمایشە گێتە دەرەوە بە دڵی نییە یان ڕخنەی لێگریان بەنەوە قسەیەکی هەیە بۆ لەبەری ئەم داواکارێکی زۆرترە لەبەری هوشیارترە و تێگەیشتوترەوە باشیش تێگەیشتەوە بەڵام وەکو پێم وتی تۆزێ مشکلێمەوەی لە کوردستان ئەوانی کە ئەکادیمین بە تایبەتی زۆرەوە هونەرمەندەکان بەگشتی هەندێک ناڵێم هەمووی خێنە قەوسەوە وا تێگەیشتون خەڵک بۆی نییە بۆ چوونی هەبێ یان خەڵک بۆی نییە ئیش ڕەفسکان بینەر تۆیش بۆ بینەرەکەی بینەرەکان لە دوایە حکم لەسەر ئیشەکەتێن بە دڵێتی یاننا اینجا خۆش بە حاڵێ و کەسی کە هەر هونەرمەندێک بێ بینەرێکی ڕاقی هەیە و داوایشی ڕاقی و هونەریانی لێکە بەدڵنیا ئەو ستافە ئەو هونەرمەندانە زۆر دڵخۆشن و زۆر سەرکەوتون ئیتر هەتا بەڕەتکردنەوەشیان پێ بۆی کە قوبوڵیشان نەکەن بەڕای من سەرکەوتنی و هونەرەیە مانەی وایە خەڵکەکەیمە داواکاری هەیە کوالەتی گۆڕاوە ئاستی تێگەیشتن و شاری گۆڕاوە ئەمە شتێکی زۆر دڵخۆشکەرە بەڵام لە پاڵی شەریسان خەمە قورسەکار هاتووە نەبوونی توێژینەوە نەبوونی دۆکۆمنتکردن نەبوونی موسساتی شانۆی ئەمانەمی خەتەرن هەم لەسەر شانۆکە ئێمە زائیدەن زینی بەرهەمیشەمان هەیە بەرهەممان هەیە زۆر جوان بۆ بەڵام بەداخەوە بوو برە مزارە ناشرین شەکێڵم ئەو بردن و نەقڵکردنش هەیە کە لە فیلمەوەی هێنن یا زۆر جار مەسرحێکی جیهانیە کابرا چۆتە دانیمارکیان لە سویسرا لەکوێ بینیوێتی تەسویرێکی هێناو لێرە جێبەجێیەکە ئەمە ناڵم بیسا بدوایە بەڵام گشتی ئاوشێوەمان هەیە ئەمە وەکو بەڵگە باسێکی کەمەش مەترسیدارن بەڵام بەگشتی
کواڵەتی خەڵکیش وەکو بینەر و هەم شانۆکارەکان و هەم بەرهەمەکان زۆر فەرقی کردووە. مامۆستا ڕێباز هەمە جەزا توێژەر و هەم شانۆکار زۆر خۆشحاڵ بووم بە گفتوگۆکە. کاتی بەرنمەکەمان تەواو بوو، بەڵام بەڕاستی دەلاقی کۆمەڵی پرسیاری تریشە کردوێتەوە لەوەی کە ئەکرێ ئێمە لە بەرنامەی ڕاڤە بۆ داهاتوو ئیشی زیاتری لەسەر بکەین، بە تایبەتیش لەو ڕوانگەیەوە کە باسی هاتنی تەکنەلۆژیات کرد، لەوەی کە ئەو تەکنەلۆژیایە هەم بەلایەک ڕوانگەی خەڵکی فراوان کردووە بەرهەمی باشترێوێت، خەڵک هەتا نەکە لە ئاسی شان و لەسەر ئاسی سینەماش، لەسەر ئاسی گۆرانی و میوزیک و شێوەکاریش تێڕوانینی خەڵکی گۆڕیەوە بۆ ئاستێکی تر، و هەم بەڕاستی بە زۆر لە زۆرەکان و تەکنەلۆژیای بۆتە هۆکاریەوەی کە بەشێ لە خەڵکیش لە هۆڵەکان داببڕێ و قەتیعەیەکی دروست کردووە کە مان هەموو شایانیوەیە گفتوگۆی لەبارەوە کرێ. سوپاس بە ئامادەبوونی جەنابەت، خۆشحاڵ بووین و ئومێد دەکەین کە جهودەکانتان لە بواری قسەکردن و توێژینەوە لە بواری شانۆیە بەردەوامی هەبێت. سوپاس دەکەم، نیش دەستخۆشیتان لێکەم، سوپاس بۆ خەمخۆریتان. سوپاس بۆ ئێوەش. ئەزیزان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ڕاڤە تا ڕاڤەکردنێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ.